هاواری شنگال گەیشتە ژووری لێکۆڵینەوە. دان پێدانە خوێناویەکان لە عێراقەوە ئاشکرا بوون. شارپرێس ئەو دەستانەی تەنها زمانی کوشتنیان دەزانی ئێستا لە ژوورە ساردەکانی لێکۆڵینەوەدا دەلەرزن. ئەوەی شانی ڕاگەیاندنی ئەمنی عێراق وەک سندووقی ڕەژناوی دەبات تەنها کۆمەڵێک زانیاری نییە، باڵکو قیژێ و منداڵ و ژنانەیە کە لە ژێر خاکی شنگال و تەمومژی چەکە کیمیاییەکاندا خنکێنران و ئێستا حەقیقەتەکەیان لە زمانی جەلادەکانیانەوە دەبیستین. کیمیایی هەناسەی مەرگ لە سیەکانی بێتاواندا. بۆ یەکەم جار جەلادەکان دانیان بەوەدانا کە چۆن مەرگی سپیان بەسەر خەڵکدا دابەش کردووە. بەکارهێنانی چەکی کیمیایی دژی مرۆڤایەتی پەڵەیەکی ڕەشە بەتەوێڵی مێژووەوە. ئەم دان پێدانانە تەنها بۆ دادگان نییە، باڵکو بۆ ئەوەیە جیهان بزانێت کە لەم خاکەدا واتە کوردستان تیرۆر تەنها گولەن نەبووە، باڵکو هەوڵێک بووە بۆ ژەهراویکردنی ژیان و داهاتووەکەشی. شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراق پەردەی لەسەر نەهێنیەکی مەترسیدار لادا. ئەو تیرۆریستانەی لە سووریاوە ڕادەستی عێراق کراونەتەوە لەژێر لێکۆڵینەوەیەکی وردان و سندووقی ڕەشی تاوانەکانی داعشیان کردووەتەوە. تیرۆریستەکان دانیان بەوەداناوە کە لە چەندین ناوچەدا چەکی کیمیایی قەدەغەکراویان دەژی هاوڵاتیانی سفیل و هێز ئەمنیەکان بەکارهێناوە. دادپێدانانەکانیش وردەکاری نوێی جەرگ بەر لەسەر پلاندا ڕژێران و ئەنجامدەرانی کۆمەڵکوژی کوردانی ئێزدی ئاشکرا دەکەن کە بەشێکیان ئێستا لە دەستی هێزە ئەمنیەکاندان. شنگال برینێکی کە هەرگیز ساڕێژ نابێت. لە تاریکترین سوچەکانی ئەم سند و قەڕەشەدا ناوی ئەو کەسانە هاتە دەرەوە کە پلانی کۆمەڵکوژی ئێزدەکانیان داڕێژت. دانپێدانانەکان باز لە وردەکاری گواستنەوەی کچانی کورد و فرۆشتنیان لە بازاڕ تاریکەکاندا دەکەن. هەردێڕێکی ئەم لێکۆڵینەوانە خەنجەرێکە بۆ سەردڵی ئەو دایکانەی هێشتا چاوەڕێی گەڕانەوەی ئازیزەکانیانن. نەخشەی ترس، ڕاوکردنی تەرماییەکان. ئەم لێکۆڵینەوانە تەنها باسی ڕابردوون ناکەن، بەڵکو نەخشەی داهاتوویان سوودان. بە ئاشکرایی پێک هاتنوێیەکانی داعش هێز ئەمنیەکان گەیشتنە ناو جەرگەی و ژوورانەی کە خەونیان بەگەڕانەوەی خلافەتی خوێنەوە دەبینی. ئەمڕۆ ئەوەی داعش وەک نەهێنی دەیپاراست بووەتە بانکی زانیاری بۆ لە ناوبردنی هەموو سەرەداوێکی تیرۆر. ئەمە سەرکەوتنێکی هەواڵگری نییە، باڵکو ئەمە سەرکەوتنی خوێنە بەسەر شمشێردا. ئەمڕۆ جەلادەکان لە بەردەم یاسادا بچووکن و قوربانیەکانیش لە ئاسمانی ویژدانی مرۆڤایەتیدا گەورەتر دەبن. دادپەروەری ڕەنگە درەنگ بێت، بەڵام وەکو ئەو سند و قەڕەشە ڕۆژێک دێت و هەموو تاریکیەکان دەخاتە ژێر تیشکی خۆر. لە کۆتاییدا ئەم دانپێدانانە تەنها دێڕی سەرکاخەز و وتەی وشک نین. ئەمانە قیژە و هاواری کەبکراوی شنگال و ئەناسەی سوتاوی منداڵانی تازە خوورماتون کە دوجار ڕێگەی خۆیان بەرەو ڕۆناکی دۆزیەوە. داعش دەویست مێژووی بەخوێن بنووسێتەوە و شوێنەواری تاوانەکانی لەژێر خۆڵی بیاباندا بشارێتەوە. بەڵام ئەمڕۆ جەلادەکان خۆیان بوونەتە گەورەترین شایەدی سەرڕووخانی قەڵای درۆکانیان. سند و قەڕەشەکە کرایەوە تا جیهان بزانێت هیچ دیوارێک ئەوەندە بەرز نییە تاوانبار لە چنگی دادپەروەری بشارێتەوە و هیچ تاریکێکی ژەوەندە چڕ نییە کە بتوانێت بۆ هەمیشە ڕووی ڕاستی حەقیقەت بپۆشێت. ئەمڕۆ مێژوو جارێکی دیکە دەیسەلمێنێتەوە. شمشێرەکان دەشکێن، بەڵام خوێنی بێتاوان هەرگیز ون نابێت.